قوربانگیانەوەی من لە نامەکەیە و ئەو شتانی کە نادووتانە و لە قسەکانی ئێساتانە و پێشتریش پێش ئەوەی کە ئەم بەرنامەی تۆمارکەین زۆر قسەمان کردووە ئەگەر لێم عاجز نەبی هەندێک شتێ بەڵام دەست بخەینە سەبرینەکان. یەکەم جیاوازی تەمەنتان زۆرە. 18 ساڵ تۆ لەو گەورەتری برا بە ڕێزەکەم، ینی تۆ تەمەنی 18 ساڵ بوو لە دایک نەبووە تازە لە دایک بووە. سایکۆلۆجێتی ژن و پیا خۆی ئەسڵەن جیاوازن. اینجا 18 ساڵیشی شێتە سەر کێشەکە چییە کە تۆ تااقەتن نییەڵێ وەکو هەرزەکاری یاوەکو گەنجێک، ینی تۆ ئێستا من کە حسابم بۆ کردووی جەناب 43 بۆ لە 45 ناوە ئەڕۆی، ینی 18 ساڵ و 26 ساڵە لێرەیە تەمەنەکە هۆکارێک بوو. دووەم تۆ ئەگەر تەمەنتان نزیک بووە لەیەکەوە وەکو حەزی بە مۆڵ بوو، حەز دەکرد لەگەڵ یارچیتە دەرە، بەچکە تۆ تەمەنەکە و گەورەتر بووە. یان هەندێک جاریش لەوانەیە ئەم هەندێشتی این کردووە لە ئینەکەمکە ئەڵە هەندێک جار کە چوومەتە دەرەوانێ هەندێک ناسیا و ڕەفیقی جامیعەم پێیان توەنەوە باوکتە، یعنی سەر سپی بووە و خۆگەنجیشی لەوانەیە 43 ساڵ و 45 ساڵ و 50 ساڵ بەس بە دیوی دەرەوە ئەوە هەستەکە لەوانەیە 6 ساڵ بی. ئەمانە کە ڕوویامێکە. دووەم قوربانگیان تۆوە هەستەکەی ئافرەت تەنیا پێویستی بە مادە هەیە، ئەوەی چەکە لە هەڵەکانی جەنابێ لەبەرەوە تۆڵی سیارە و بۆ کڕیوە خان و لەسەر تاپۆ کردووە پارە و لە بەردەسا داناودا، بەڵام ئەم ئافرەتە لە مناڵیەوانێ لە خێزانەکەی خۆی لە خۆشەویستی بێ بەس بۆ بە قوربان. باوکی ئاوا بووە خیانەتی لە خێزانم ئەکید باوکی خیانەت لە هاوسەرەکەی بکە خۆشەویستی نایە بە مەڵێ وەکو دۆزەخ وا بوو ویستومە ڕاکەم لەوێ جارمەتیم بە هاتووە بۆ لای تۆش هەفتەیە لەم شار بووی، هەفتەیە لە وڵات بووی، هەفتەیە لە وڵات بووی، یعنی فراغێک، یعنی من کە دوای حسابم کرد ئەو سەفەرانی کە باسان کردەوە بۆی باس کردوم، یعنی لە مانگێکە 3 ڕۆژ 4 ڕۆژ زۆر 5 ڕۆژ با بڵێن هەفتەیە لە ماڵ بووی، یعنی تۆ لە مانگێکە یەک لەسەر 4 لە ماڵەوە بووی، ئەویش خەریکی ئیش و کەسابەت بووی. ئەم ئافرەتە فراغی بۆ دروست بە بۆشایی بۆ دروست بە ئێمە زۆربەی و توێژینەوانی کراوە. یەکێک لە هۆکارەکان کە ئافرەت بەرەولادان نەڕوا فراغێکی نەفسی هەبێ، بۆشایی یەک دروست ببێ. ئەیتر ئافرەتیش لە هەندێک لایەنەوەمانە ضعیفە، ئەیەوێ پڕی کاتەوە چێژ بۆی پڕکاتەوە فەرموویە سا و کوڕەپورەی خۆ فراغی بۆ پڕکردەوە، ئەوش خۆی کێشەی هەبووە لەگەڵ ژنەکە تاوانە ئەوە. ئەمە یەک جیاوازی تەمەنەکەتان بە قوربان، جیاوازیەوە ئاسی ڕۆشنبیریتان. تۆ جەنابە باسی ئەو نەکرد نازانم باسکریان نە، بەڵام من لێرە لە نامەکانتانە لە قسەکان کە لەگەڵ چاوپێکەوت پێشتر لەگەڵتانەوە کرد، ینی جەناب ئەوزان هەتا متەوەسە شتاو نەکردووە، دوی متەوەسە ئەوە نەبووی. ئەم زانکۆیە یعنی بیرکردنەوەشتان جیاوازە بە قوربان. ڕاستە تۆ دەوڵەمەند بووی، گەورەترین غەڵەتی کە کردوتە تۆ بەس مەزهەرەکەی و جوانەکەی و بزیاتر بووە، هەر پرسی لە کەسوکاریشی نەکردووە. تۆ نەشزانیوە دوای ئەوەی کە هاوسەرگیری کردووە اینجا باوکی وایە و خێزانەکەی وایە، تۆ لە چەند هاوڕێیەک و خۆشە باسە کرد لە چەند هاوڕێیەکی لەگەڵ یا پرسیارە کردووە لە زانکۆ کچێکی چۆنە، کاکە هاوڕێکەی لەوانی بەس لە سانکۆسانی بێتی، بەس تۆ گەر پێشتر بچووی تایە خێزانەکەی و ئەم شتانە من دڵنیا بووم زیاتر بیرە دەکردەوانێ. کەواتە ئێستا ئەمانە هۆکار بوون کە یەکێک تووشی لادانە بێ سەبەب هەیە، ینی جەناب تەمەنێکی زۆرێ. لەگەڵەوەشا تەمەنەکە بە تەنیا کێشە نییە، خۆزگە هەر جیاوازی تەمەنەکە بووە. ئاسی ڕۆشنبیریەکەش کە مناڵم ئاسی ڕۆشنبیری ناڵم ئاسی زانستیەکە، یعنی کە لێک تێ نەگەیشتنێکەیە ئاسی ڕۆشنبیری دەورە بینێ حەز و ئارەزوو. یاسا ئافرەتە ئەوەی کە من لە نامەکانتانە لە ئیمێڵەکانە ئەم زۆر جا کێشەتان لەسەر ڕەنگی پەردەکان بووە، چونکە ئەو لەو تەمەنێ حەز بە هەندی ڕەنگەکە ئێمە کە بچوینە تەمەنەوە ئەو ڕەنگانەمان لەوان ڕەنگی ترمان بۆ نمونە مشتە بەسیتەکانە قەنەفە نازان چی لە بەخێوکردنی مناڵ لە کێشەیە ئەمانە ئەبواتۆ لە بەرچاو بگری برا بەڕێزەکەم، ئەو لە بەرچاو بگردا ئەو ئافرەتە تەمەنی لە تۆ بچووکترە، لە هەمان کاتە لە خێزانەکەەوە هاتۆ پڕ لە کێشە بووە، ویستێتی لە جەهەنەمێ بچێ بۆ جەهەنەمێکی تر، بەزەومە بەسی نەبوو لە جەهەنەمێ بچێ بۆ وای دەرچووە، ئەیستێتی لەو جەهەنەمە دەچی بێتە بەهەشتەکەی تۆوە. بەڵام بەداخەوە تۆش بەهۆی ئیش و بازرگانیەکەتەوە جا ئەوەی کێشەی تۆ نیە بە قوربان، کێشەی زۆر خێزانی ترێمە و کەیسانەمان هەموو بینیوە. پیاوەکەوەی زانیوە بەس پارە شەرتە، ژنەکەی نقم کردو مناڵەکانی نقم کردو لە پارە و لە مادە و لە تەکنەلۆژیا و لە ئەشیا و نازانچی، بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە لایانی دەرونی و عاتفیەکەی سۆزداریەکەیە ئەو بێبەش بووە. يعني حتى لنا مكايا إشارتان بيانيا يعني حتى كجنو بياو شرعا للسرجية زور جار كم ترخم بوي يعني فراغ يك دروس كدوا اي ورده يترو فراغ خلق يتري بوي بركات بقربان اما كي شكايا